ڕایەدانی یەکێتیە نیشتیمانیا کوردستانی دەبێژن کۆنگری وان یە چارەی سەرکەتی بوو. ئەف کۆنگرە هات ڕێخستن پشتی چەندین ئالۆزیین دناڤێ ڕێخستیا سیاسیدا بە ئەگەری وەغەرا ڕێبەر و دامەزرێنەرێوێ جەلال تاڵەبانی. گەلک چاودێران پێشبینیا مەزنبوونا کێشەیە نافێکێتیە نیشتیمانی دیکرد ئەگەر کۆنگرە هاتکردن. گەلۆ پێوەرن سەرکەتنا کۆنگرەیە یەکێتی چ بوون؟ سران عەبدوڵڵا یەک ji ئەندامên سەرکردایەتiyên گشتیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگرەی هاتیە هەڵبژاتن ئەو نەها ڕاستەوخوا بە سکایپێ سلێمانی بمەڕەیە. کاک سران زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. وەکو گوتم زۆر کەسێک لە سەرکردە و ئەندامانی کۆنگرە دەڵێن کە کۆنگرەیەکی سەرکەوتوو بووە بە پێچەوانەی هەندێک پیشبینیەکانی چاودێرانکان دەیانگوت ڕەنگە کێشە دروست بێ. پێوەرەکانی سەرکەوتنی ئەم کۆنگرە چی بوون بەلای ئێوە؟ بەڵێ ئەم کاتان باش تەوان پێوەرەکانی سەرکەوتنی کۆنگرە تەنها لەو دەرچوانەوە ناگیرێ یاخود لەو کەسانی شکستیشی لەوانەوە ناگیرێ کە دەرنەچوون. ڕەنگە پێوەرەکانی لەوە بێ کە ڕادەیەک لە نێوبوونەوە ناوێکی نیشتیمانی کوردستان ڕووداوە ئەگەر پێوەرەکان دەرچووەکانی کۆنگرەی چوارەم بن ئەوە مەجموعەیەک خەڵکی تازات لە پێشەوە و لە هەمان کات ئەلیواتە ئەو دیوە مفاجعەکەیەتی و دیوەکەی تریشی بەردەوامی استیقلالێت یان ئارامی و جێگیریەکی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک لە کۆنەکانیشیان هەواڵەدێرەکانی نیشتیمانی کوردستان ئەوانیش دەرچوونەتەوە و پێوەرەکانی سەرکەوتنیش ئەوەیە کە پێوەرەکان تەنیا لە هەڵبژاردنەکان نییە بەڵکو لەو ڕێوشوێنەیە کە لە ڕۆژی ڕابردوو کۆنگرەکەی پێچوو بەڕێوە و بە هێمنی و سەرکەوتوو بوو. بەش لەو پێوەرەکانی سەرکەوتنەوەیە کە ئەنجومەنی سەرکردایەتی تازە مافیەوە هەیە پێداشوێنەوە و دەستکاری ئەو نیزامە داخلیەش بکە کە لەم چەند ساڵە ڕابردوویەکی بەڕێوە. ئەمە ئەکرێ بڵێن پێوەرە سەرەکیەکانی سەرکەوتنی. کاکستران هەر کەسێک لە چەند ساڵی ڕابردووە باسی یەکێتی و باسی کۆنگرە کرابە باسی تەکەتولات لە ناو یەکێتی دەکرا و پێشبینی ئەوە دەکرا کێشەکان دروست بن بەهۆی ئەو تەکەتولانە. تا چەندێک ئەمە بەدی دەکرا لە ناو کۆنگرەدا؟ خۆی تەبان کێشەی یەکێتی نیشتیمانی تەنیا تەکەتولات نییە کە بڵێن هەموو حزبێک تەکەتولاتی حزبی تێدایە بەڵکو کێشەکە ئەوەی ئەتوان بە عەرەبی پێوەن تەکەلوس واتە مەین واتە لە شوێن خۆی یا چەقبەستن. ئەمە کێشێکی سەرەکی بوو لە چەند ساڵی ڕابردوو یەکێتیە بە حکمی ئەوەی کە کاڵەپەبووی چەندینەوەی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە عادەتەن کۆنگرەکان و دیموکراسی حزبی ئەتوان چارەسەری بکەن لەبەرەوەی لە 9 ساڵی ڕابردووە کۆنگرە نەکرا چی بەهۆی نەخۆشی جەنابی مام جەلال چی بەهۆی ئۆغری ئەو چوو دوای ئەوە بەهۆی شەڕی داعش و هەلومەرجی ئەوەی دووسی هەڵبژاردن لە کوردستانە تێپەڕی ئەمانە یعنی وای کرد چەندنەوەیەک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بمێننەوە کە ئەوانە توانین بڵێن وەکو چۆن لە دیموکراسی ناو پەرلەمان و ئەوانەیە ئیستحقاقی خۆیان هەیە ئەو نەوە ئیستحقاقی خۆیان هەبوو. من پێم وایە ئەم سێچوانەوەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە تەنیا ئەو نییە بڵێنەوەی کۆن و تازە بەڵکو ناوەکانی شەدوسێنەوە کەڵەکە بوون کە بەریەکەوتن لەناو ئەو ناوهۆڵی کۆنگرە کەم بوو و زۆر بە شوێنەی و زۆر بە هەواڵانە و دۆستانە چوو بەڕێوە بەڕێوە. کاکستران وابزانم هەموو لایەنەکان کە جەنابەت باسەکەی نوێنەریان هەبووە لەو دەستەیە کە 121 کەسن هەڵبژێدراون بەڵام چ سازیەک لەوانە دروست دەکرێت چۆن دەسەڵاتەکان لە بینی ئەوانە دابەش دەکرێن؟ خۆی ئێستاکە ئەوەی کە بڕیادە لە ئەنجومەنی بڵێن سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی گشتی کە بەڕێژەکە زۆرەواتە چانسێکی زیاتر درراوە بە هەموو ئەو هەواڵانە و بالمناسب ئەمە تەنیا یانیەتی ئێستا یەکێتی نییە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بنچینەشدا هەر وەکو نیمچەبەرەی بۆ تێکۆشان و ناوەکەشی حتا ئەگەر حزبیش بێ ناوی اتحادی نەوەکە لە فیدالێت نەک وەحدا ینی ئەمە یارمەتیدا بۆ جۆرێک لە فرەیی و بەڵام لەسەر بنچینەی ینی پێکەوەیی کار بکرێت. ئەم پێوەرە کە پێوەری فرەیە و ئەگەر دیقەت دەسەری هەندوو ئەنجومەنەکە هەند تێکۆشانەکانیش تێدایە بالمناسەوە ئەنجومەنش لەناو سەرکردایەتی نیشتیمانی کوردستانە بە دەنگدان پەسەند کرا واتە ئەوە نییە بڵێن ڕاستە مباشر بوو. ئەنجومەنە تازەش کە هەڵبژێراوە ئەوەش دیسانەوە کە بە دەنگدان ئەو 120 کەسە ئەگەر دیقەت بدەین لە پێشوو شایەتی نیشتیمانی 45 ئەندامی سەرکردایەتی
کاکستران پێش بە کورتی پێشەوەی باسی بەریەکەوتنی دەسەڵاتەکان بکەم کاکستران لە ئەنجومەنی لە کاکستران دەزۆینەکە زۆر نیە درێژەیە و تەقالیدی پێشوەکی کاکستران پێش ئەوەی باسی ئەو دەسەڵاتانە بکەین یان بەریەکەوتنی دەسەڵاتەکان دەمویست پێ بڵێم چاڕوانی چی دەکرێت چی ئەبێ بە سکرتێر یان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان طبعا ینی گفتوگۆکانی دوای کۆنگرە ئەوە تایید دەکەن ئەتوانم بڵێم نفوزی هەواڵانی کە دەرچوون ئەوە تایید دەکا کە بەڕەشە هەیە بۆن باس کراوە بن کە ئێستا بڵێن بەرز کاکۆسە سەرۆکی ئەنجومەنە سیاسەکەی بێگومان ینی هەواڵی دیکە چانسێ بێ کە بێتە یەکێتی نیشتیمانی کوردستان کاکستان بە داوای لێبوردنەوە وەختەکەمان نەما و سکایپەکەش کەمێک دەبڕێ بە داوای لێبوردنەوە زۆر سوپاس ستران عەبدوڵڵا یەکێک لە ئەندامانی هەڵبژراوی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاس بە سکایپ لە سلێمانیوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو.